ئای ئیتر لە دوای من بۆ کێ ئەمێنی ئیتر لە دوای من بۆ کێ ئەمێنی ئادرس مەزارم لە کێ ئەسێنی ئادرس مەزارم لە کێ ئەسێنی کێلی قەبرەکەم بە تۆزێک لار بێ کێلی قەبرەکەم بە تۆزێک لار بێ باڵای نێونەمام لێمە دیار بێ باڵای نێونەمام لێمە دیار بێ نازانم چی بکەم ئەی دار و فرۆش نازانم چی بکەم ئەی دار و فرۆش دڵ و دەروونم هاتۆتە خۆش دڵ و دەروونم هاتۆتە خۆش